الله أكبر الله أكبر الله أكبر ولله الحمد. بسم الله الرحمن الرحيم. خۆشەویستان، ئەو ڕۆژە مبارەکانەتان ڕەبی پیرۆز بیتن، خوای گەورە تێشی و قیامەتتان پێبەرز بکاتەوە. خۆشەویستان، ئەو پەیامەم لە بۆ خوشک و برایە حاجەکانە کەوا ئێستا کە سەردانی ماڵی خۆیان کردیە، وریای سەحەتی خۆتان بن. قبولبوونی حەج مانای ئەوە نییە ئەزیەتی خۆت بدەیت. ئەوانەی کە زەخت و سوکەریان هەیە تکایە دەرمانەکانی خۆتان بەکار بینن. مانای ئەوە نییە کە لە ماڵی خوای بیتن دەرمانی زەخت و سوکەری نەخواتن. دەرمانەکانی خۆتان بەڕێکی بخۆن و خورما شەکرەی بەرز دەکاتەوە. مانای ئەوە نییە لە بەیتی بیتن خورمای بخواتن برێ ئەمن تەسیر ناکە و ئێستا من میوانی خوای گەورەمە. خوای گەورە تاعەت و عیبادەتان قبول کە. خوای گەورە فێری کردینە کەوا جەستەی خۆمان بپارێزین. تەنانەت پێغەمبەری نازدارمان لە ئەسنای عومرەی پێیەکانی بۆقی کردبوو، حیزامەی کرد لە بۆ پێیەکانی. یعنی دەکرێتن ئینسان چارەسەری وەربگریتن. خۆشەویستان، مانای ئەوە نیە یەک لە حەج و عومرەی بیتن خۆی بە دوور بگریتن لە هەموو ئەو وەسائلانەی کە لە بۆ تەندروستیت باشە. ئەگەر گەرمای زۆر بوو، پێویست بوو سەیوان هەیە لە بۆ خۆپاراستن لە بۆ زەربەی شەمسی. ئەوانەی کە زەخت و سوکەریان هەیە و ئەوانەی کەوا نەخۆشی دڵیان هەیە پێویست ناکە خۆیان زۆر ئیرهاق بکەن، یعنی ئاگاتان لە سەحەتی خۆتان بیتن. خۆشەویستان، هەموو ئەرکانەکانی ئیسلام کاتێک جێبەجێ دەکەی مەشەقەتە لەسەر جسمی ئینسانی، بەڵام خوای گەورە ڕوخسەتی دایە. وەکو ئەوەی کە نەتانی بە پێو نێژی بکەیت دەتانی بەدانیشتن نێژێ بکەیت. و ئەو کەسانەی کە نەخۆشن خوای گەورە هەندێک ڕوخسەتی دایە لە مانجی ڕەمەزان. لە بۆ حەجیش بە هەمان شێوە ئەوانەی کەوا سەحەتیان باش نییە دەرمانەکان بەکار بینن. ومێد دەکەم خوای گەورە لە هەمومان خۆش ببیتن و لە کۆتاییدا جیاوازێکی نێوان لەیلەتول القەدر و نۆمینەی حاجیانتان پێبرم. دەزانی چییە؟ لە لەیلەتول القەدر مەلائیکەت هاتیتە خوارێکە قورئانی نازل کردیە کە شەوەکی مبارەکە کە عیبادەت تێدا زۆر گەورەیە. لە ڕۆژی عەرەفەی خوای گەورە بە گەورەی خۆی دەرێتە مەلائیکەتەکان سەیری بەندەکانم بکەن کو ئەمن دەپەرستم، کە لەو ڕۆژەیدا شەیتان ناخۆشترین ڕۆژیتی کەوا خەڵک تێک ڕادەرێن لەبەیک اللهم لەبەیک لەبەیک لا شەریکە لەکە لەبەیک إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك. بەو شێوەیەی ئەو شعاراتانە خەڵک دەست بە دوعا لەسەر چێوی عەرەفەی لە دەوری بەیتی دوعای دەکەن بەردەوام. خوای گەورە تاعەت و عیبادەتی هەمووان قبول بکە و حەجی مەبڕوک بیتن لە هەر هەمووتان. و خوای گەورە خێری ئەوانەش بنووسیتن کەوا نوێنەریان هەیە، چونکە ئەو کۆمەڵە حاجیە نوێنەری هەموو کەسەکانی سەرزەوینە ئیسپاتکردنی عوبودیەت و نیشاندانی ڕۆژی قیامەتە لەسەر دنیایە. بمینن بە سەلامەت. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.